مامۆستا پەیامت چ بوو بەبوونی سەری ساڵ بۆ گەنجان؟ وەڵا پەیامم ئەوەیە ببوونەی شەوی سەری ساڵەوە هەموو گەنجێک هەموو مسلمانێک وریا بێت نەچێتە بۆ نەو ئاهەنگێک و حەفلەیەک کە گۆرانی و تەپڵ و توزەلەی حرامی تێدایە و تێکەڵاویشن و پیاوی تێدایە و شوێنێکە کە بەڕاستی لایەق نییە لەگەڵ ئینسانی مسلمان. ئینسانی مسلمان خی گەورە لە وەصفیدا دەفەرمێ والذینە لا یشهدون الزور، ئەو کەسانە لە شوێنی خراپ ئامادە نابن، ناچنە شوێنێک کە شیاو نییە بۆ ئینسانی مسلمان و لەگەڵ کەسایەتی ئینسانی مسلمان نایەتەوە. ئەگەر خۆت بە مسلمان دەزانی ئەی مسلمان ئەی گەنج ئەهلی مزگەوت ئەی ئەو کەسەی کە نوێژ دەکەی و ڕۆژ و دەگریت مەچۆ شوێنێک کە شوێنی تۆ نییە و شوێنی گوناه و تاوانە. ئەو شوێنانەی کە گوناه و تاوانیان تێدا دەکرێت هیوادارم هەموو مسلمانێک لە شەوی سەری ساڵدا خۆی بپارێزێت، چونکە ئەوە هیچ پەیوەندیەکی بە ئینسانی مسلمانەوە نییە و بەڕاستی هەمووی گوناه و تاوان و سەرپێچی خی پەروەردگارە. خی گەورە هەموو لایەکی پارێزراوکە ئینشاءالله. دەست خۆش مامۆستا گیان.